دابەزینی بەهای دیناری عراقی بەرامبەر دۆلار کڕین و فرۆشی ئۆتۆمبیلی لە پێشەنگەکان سست کردووە. جۆرێک ئۆتۆمبیل نەبێ بە مەریکە ناسراوە و بێ تابلۆ و بێ سەرەتان. ئەوان هەم ژمارەیان هەم فرۆشیان زیادی کردووە. ئەم جۆرە ئۆتۆمبیلانە هەریکێکیان بە تابلۆیەکی جیاواز، هەندێکیان بەبێ تابلۆ خەریکە شەقامەکان پڕ دەکەن. مامەڵەکارانی ئۆتۆمبیلی مەلیکە دەڵێن زیاتر لە 12,000 ئۆتۆمبیلی لەو جۆرە لە سنووری پارێزگای سلێمانی داخڵی هەرێمی کوردستان کراوە. لە دوبێ و دێنە بەسرای لە بەسرای و دێنە نەزەرفۆرەوانە و دێنە لای کەلار و کەرکووک ئەوانە لێش تەوزی لە مەسەر هەولێر و سلەیمانی و ڕاپەڕین و سۆران و تا دهۆچی لین ساومە لە حکومەتەکە قرارەشی بدە ئەو ساران ڕقم بکرێن قازانجی حکومەتە تابلۆی بدرێتێ هەن نەبێت سیارە سیگەڵای وەردەگری ئەودا ساڵان نوێ دەکرێتەوە لە کامێڕەی دەدرێ حکومەت ئیسفادەی دەکا ئەودا دەژناسێنەوە ئەوسانەکە هەست کە تابلۆی خۆی بێت شتی مخالفەت پێ ناکرێت. دوو دوگمە ئەگەر موز بێ بە 65 گەڵایە، ئەگەر بڕاوە بێ 58 گەڵایە، ئەگەر ساغ بێ و بۆیاغی پێوەنە بێت 4 دوگمە هەتا دەفتەرێک دۆلار دەڕوە بە 80 گەڵاشەیە حەسەب خاوێنی. کواڵیتەکەیان وەڵا ممتازە، سیارێکی جوان، سیارێکی قوڕس لە ڕۆیشتنێ بۆ وەرگەڕان و بۆ داهەمکردنیش لەوانێ سەلامەت بن، ئەرباکیان تەواوە. ئۆتۆمبیلی مەلیکە بێ سەرەتایە و تابلۆ و ڕێگەپێدانی یاساییان نییە. لە پێشانگاکانیش تەنها بەمەرجی نەبوونی کێشەی مەدەنی دەفرۆشرێن. لەگەڵ زیادبوونی ژمارەیان و گەرمبوونی مامەڵە پێوەکردنیان، پۆلیسی هاتوچۆی پارێزگای سلێمانی دەڵێت ئەو ئۆتۆمبیلانە لە بازگەکانیان دەستیان بەسەردا دەگیرێ و ژمارەیان پێنادرێ. کوێتاکراون کە دەستەواژە بازاڕیەکەی مەلیکەیە تا ئێستا هیچ بڕیارێکی فەرمیمان بەدەست نەگەیشتووە لەلایەن بەڕێز وەزارەتی ناوخۆ بۆ پرسی تۆمارکردنیان. بەڵام بەپێی ئەزمموی ڕابردووە ئەو نووسراوانی کە بەدەستمان دەگەیشت ئەو جۆرە ئۆتۆمبیلانە بە شوێک لە شوەکان حسابی ئۆتۆمبیلی بڕاوایان بۆ دەکرد. سەلامەت نین بە حکمەوەی کە پرۆسەی گۆڕینی ستێرن و کۆمەڵی سوکانوانی تیا دەکرا خۆی ڕانەدەگرت بۆیە تۆمار ناکرا. بۆیە پێشببینیەوە دەکەین کە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە نەکەونە ناو پرۆسی تۆمارکردن ئەگەر پرۆسی تۆمارکردن بکرێتەوە داواکەین لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست خان بە دوور بگرن لەو جۆرە سوارڕەوانە، چونکە تووشی زیانێک دەبن لە کۆتاییدا و گریمانی تۆمارکردنیان لە ڕاستیدا تا ئێستا قورسە. تەنها ئۆتۆمبیلی مەلیکە نییە بە قاچاق داخڵی هەرێمی کوردستان دەکرێت. بە پێی زانیاری چەند پەرلەمانتارێک لە سلێمانی نووسینگەی تایبەت بۆ هێنانی ئۆتۆمبیلی خوار مۆدلی ڕێگە پێدراو هەن کە ئۆتۆمبیلی گرانبەها بە قاچاق دێن و لە باخ و ڤێلاکان ڕاگیراون و خەڵکی بەرپرس لە پێشت هاوردەکردنیانە. ئارەسەمین کوردستان 24 ڕانیە.